ڕێز و سڵاو وێوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتاندام بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆی ڕۆژی دووشەممە. سەرەتاش بە سەردێڕی چەند هەواڵەیەک دەست پێ دەکەین. گیان لە دەستدانی 5 کەس لە ڕووداوی هاتوچۆ لە جادەی سەقز بانە. سەپاندنی حکمی 18 مانگ و 6 ڕۆژ زیندان بەسەر 6 هاوڵاتی خەڵکی میاندووە. برینداربوونی 10 قوتابی بەهۆی ڕووداوی هاتوچۆ لە شاری ورمێ. کۆتایی هاتنی مانگرتنی بەندکراوانی زیندانی قزل حەساری کەرەج. ناڕەزایەتی کرێکارانی ئەبنەی فەنی ڕێگای ئاسن لە زاهدە. گیان لە دەستدانی 5 کەس لە ڕووداوی هاتوچۆ لە جادەی سەقز بانە. ڕۆژی شەمە 26 ڕەزبەر بەهۆی پێکدادانی ئۆتۆمبیلێک و کامیۆنێک لە جادەی سەقز بۆ بانە 5 کەس گیانیان لەدەستدا. بەپێی راپۆرتەکان 4 هاوڵاتی خەڵکی شاری سەقز بە ناوەکانی ڕەزا مهریانی، عەتا حسێنی، ئارمان حسێنی و هەروەها بابەک ئیبراهیمی خەڵکی گوندی دایە سلێمان سەر بە شاری سەقز گیانیان لەدەستدا و تەرمەکانیان بە بەشداری بەرینی خەڵکی شاری سەقز لە مەراسمێکدا ئەسپەردەکرا. هەروەها شۆفێری کامیۆنەکە تەرمەکەی ڕەوانەی شەریت نەکراوەتەوە. دەست بەسەرکرانی هاوڵاتیەکی خەڵکی شاری بانە. ڕۆژی یەکشەمە 27 ڕەزبەر 1404 هەتاوی هاوڵاتیەکی خەڵکی شاری بانە لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژێمەوە دەست بەسەر کرا. ئەو هاوڵاتیە با ناسناوی شاهۆ ئیبراهیمی خەڵکی گوندی سەبەدلو سەر بە شاری بانە بە هێرشی هێزەکانی داری تڵاعەتی و شارە بۆ سەر ماڵەکەی دەست بەسەر کراوە و دواتر ڕەوانەی شوێنێکی نادیار کراوە. شایانی باسە سەرەڕای بە دوواداچوونەوەی بنەماڵەکەی لەسەر شوێنی ڕاگرتن و دۆخی تەندروستی تا کاتی داڕشتنی ئەم هەواڵەش سەبارەت بە ئەو دەست بەسەر کراوە زانیاریەک لەبەردەستدانیە. ئازادی کاتی هاوڵاتیەکی خەڵکی شاری مەهاباد بە دانانی بارمتە. ڕۆژی ڕابردوو خدر ڕەسووڵی هاوڵاتی دەست بەسەرکراوی خەڵکی شاری مەهاباد بە دانانی بارمتەی قورس بە شێوازێکی کاتی لە زیندانی ورمێ ئازاد کرا. ئەو شارومەندە شەوی پێنجشەمە 19 پوشپەڕ 1404 هەتاوی بە هێرشی هێزەکانی دارەی تڵاعەت بۆ سەر ماڵەکەی بە توندوتیژی و بێڕێزیەوە لەگەڵ کچەکەی دەست بەسەر کراوە و ڕەوانەی گرتوخانەکانی و ناوەندەکران. شانی باسە کلارا ڕەسووڵی کچی خدر ڕەسووڵی لە ماوەی 10 ڕۆژی ڕابردوودا پاش لێپرسینەوە و ئازارێکی زۆر لەلایەن ناوەندە ئەمنیەکانەوە بە دانانی بارمتە لە زیندانی ورمێ بە شێوازێکی کاتی ئازاد کرابوو. سەپاندنی حکمی 18 مانگ و 6 ڕۆژ زیندان بەسەر 6 هاوڵاتی خەڵکی میاندووە. لە ڕۆژانی ڕابردوودا 6 هاوڵاتی خەڵکی گوندەکانی دەوروبەری شاری میاندووە و لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە حکمی 18 مانگ و 6 ڕۆژ زیندانی تازیریان بەسەردا سەپێنرا. بە پێڕاپۆرتەکان 6 هاوڵاتی بەناوەکانی سدیق عەباس نەژاد خەڵکی گوندی قەڵای هەلاکوخان، بێهزاد و کەیوان بەرجەستە و نیما قوربان نهاد خەڵکی گوندی ئیبراهیماباد و خالق ڕەحیمی و موبین مەجیدزادە خەڵکی گوندی گاومێژگولی بە تۆمەتی تەبلیغ دژ بە ڕژیم هەر یەک حکمی 3 مانگ و 1 ڕۆژ بەندکرانیان بەسەردا سەپێنراوە. شایانی باسە ئەو هاوڵاتیانە ڕێکەوتی 5 ڕەشەمە 1403 بە هێرشی هێزەکانی داری تڵاعەت بۆ سەر ماڵەکانیان دەست بەسەر و پاش لێپرسینەوە بە دانانی بارمتەی 1 ملیارد و 500 ملیۆنی بە شێوازێکی کاتی ئازاد کرابوون. برینداربوونی 10 قوتابی بەهۆی ڕووداوی هاتوچۆ لە شاری ورمێ. ڕۆژی یەکشەمە 27 ڕەزبەر بەهۆی پێکدادانی سرویسی قوتابیان لەگەڵ ئۆتۆمبیلێک لە شاری ورمێ 10 قوتابی بریندار بوون. بە پێڕاپۆرتەکان قوتابیانی بریندار ڕەوانەی نەخۆشخانە کراون و دۆخی تەندروستیان باشە. شایانی باسیشە لە ساڵانی ڕابردوودا بەهۆی بایەخنەدانی ڕژێمی کۆماری ئیسلامی بە دۆخی ڕێگەوبانی شارەکان و گوندەکانی ئێران و هەروەها دۆخی سرویسی قوتابیان و خوێندکاران ساڵانە بە دەیان قوتابی و خوێندکار تووشی ڕووداوی هاتوچۆ دەبن و ژمارەیەکی زۆریشیان بەداخەوە کە گیان لەدەستدەن. کۆتایی هاتنی مانگرتنی بەندکراوانی زیندانی قزل حەساری کەرەج. ڕۆژی ڕابردوو بەندکراوانی زیندانی قزل حەساری کەرەج لە 7مین ڕۆژی مانگرتنیاندا با بڵاوکردنەوەی بەیان نامەیەک کۆتایی هاتنی مانگرتنەکەیان ڕاگەاند.
بە وتەی سەرچاوەکانی هەواڵ نوێنەرێکی دەستگای قەزای ڕژێمی کۆماری ئیسلامی و ڕێکخراوی بەندیخانەکانی ئێران ڕۆژی حوتەمێنی مانگرتنی بەندکراوان سەردانی بەندیخانەی قزل حەساریان کردووە و بەڵێنیان داوە لانی کەم 6 مانگ لە سێدارەدانی زیندانیانی تۆمەتبار بە مادە هۆشبەرەکان ڕاوەستێن و هەروەها سزاکانیان بە بەڕێوەچوونی دادگاییەک کەم بکەنەوە. بە پێی دوایین هەواڵەکانیش 16 بەندکراو کە بە مەبەستی بەڕێوەچوونی حکمی ئەعدامەکانیان لە ڕۆژی دووشەممە 28 ڕەزبەر ڕەوانەی ژووری تاکەکەسی کرابوون بۆ بەندەکانیان ڕاگوێزراون و ڕێگری لە ئیعدامکرانیان کراوە. ناڕزایەتی کرێکارانی ئەبنەی فەنی ڕێگەی ئاسن لە زاهدان. ڕۆژی ڕابردوو کۆمەڵێک لە کرێکارانی ئەبنەی فەنی ڕێگەی ئاسنی زاهدان دەست بە پێنەدانی حەقدەستەکانیان ناڕزایەتیان دەربڕی. بە وتەی ناڕازیان بەهۆی پێنەدانی حەقدەست و مەزایەت وەخراوەکانیان لەلایەن بەرپرسانەوە دۆخی ژیانیان لە خراپیدایە و خوازیاری بەرزکردنەوەی ئاسیاق دەست بە پێڕێژەی هەڵاوسان، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە، ئەمنیەتی پیشەیی، ئیمەنی شوێنی کار و ئیمکاناتی ڕیفاهی، پێدانی حەقدەست و مەزایەت وەخراوەکان، گۆڕانی گرێبەستەکانیان و هەروەها بایەخدانی ڕژێمی کۆماری ئیسلامی بە داخوازیەکانی کرێکاران بوون. بەڵێ بینەران، دوایین هەواڵمان سەبارەتە بە کۆبوونەوەی خوازیارانی مەسکەنی میلی لە ڕەشت. ڕۆژی یەکشەمە 27 ڕەزبەر خوازیارانی مەسکەنی میلی لە شاری ڕەشت سەر بە پارێزگای گیلان دژ بەوەدی نەهاتنی بەڵێنەکانی بەرپرسان کۆبوونەوە. بە پێی وێنانەی بەدەستمانگەیشتون خەڵکی ناڕازی بە وتنەوەی دروشم و هەڵکردنی پلاکار دژ بە ڕادەست نەکرانی خانوەکانیان ناڕزایەتیان دەربڕیوە و ئاماژەش بەوە دەکەن کە سەرڕای پەرداختی پارەی خانوەکان و هەروەها بەرپایی دەیان کۆبوونەوە لەلایەن خەڵکی ناڕازیەوە، بەرپرسان ڕژێم نەک تەنیا بایەخ بە داخوازیەکانیان نادەن، بەڵکو هەڕەشەی سازگرتنی دۆسیە لە ناڕازیان دەکەن. لە بەردەوامی کۆبوونەوەکەشدا خەڵکی ناڕازی خوازیاری پێڕاگەیشتنی داد پەروەرانەی ناوەندە قەزایەکانی ڕژیم لەسەر داخوازیەکانیان و هەروەها سزادانی تاوانباران بوون. بینەرانی خۆشەویست، گەشتی هەواڵەکانم پێشکەشکردن، کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایت.